لە کوردەواری خۆمان بە تایبەتیش لە هاوینان بۆ نیوەڕۆ ئەمەمان هەیە. چییە؟ دەیناسنەوە دۆڵمەیە، یاپراخە حیاتەکە. جا على ئەساس من باشی لێ دەزانم ماستاویشمان هەیە، ئەمەش هەیە، تێر و پڕی لێ دەخۆین و دوای ئەوەش دەخەوین. ئەمە تا چەند تەندروستە. بۆ گفتوگۆکردن لەسەری میوانێکمان هەیە، با بە خێراتنی کەین. دکتۆر زانیار ئاغال پسپۆڕی نەخۆشەکانی هەناو دە و دکتۆرگان بەخێر بیت. زۆر بەخێر بیت. مامۆستای زانکۆی سلێمانی و بۆردی کوردستانی بۆ پسپۆڕی پزیشکەکان. دکتۆرگان زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. تامی کەین و دەست بە گفتوگۆکە بکەین. زۆر باش. فەرموون. دەست خۆش. نعم. بەتامە. طبعا دوایەوە لە کوردەواری خۆمان ماستاوی سارد بۆی خەوەکەمان قوڵتر بێ. فەرموو دکتۆرگیان زۆر بەخێر بیت. سوپاس بۆ ئامادەبوونت. ئەم خەوە کە لە کوردەواریدا هەیە تا چەند بفەرموو تا چەند تەندروستە کە دوای نیوەڕۆ دوای خواردنێکی قورس خەڵکێمە دەخەون. طبعا دکتۆر ئاراز مۆزوعی خەو یەکێکە لە بابەتە سەرنجڕاکێشەکان لە تەندروستی مرۆڤە. خەو بە شێوەیەکی گشتی مشتومڕێکی زۆر بەدوای خوای هێناوە. لێکۆڵینەوەی هەم با بڵین پزیشکی لەسەرەکرێ، هەم لەلایەنی ڕوحانی و ئانۆ قسەی زۆر لەسەرەکرێ کە چەند گرنگی هەیە بۆ مرۆڤ و چەند بەشێکە لە مێژووی ئێمە. بەڵام ئەوەی جەناب باسەکرد خەوی دوای نیوەڕۆان بە تایبەتی ئێستا مشتومڕێکی لەسەرە کە ئایا تەندروستە دوای ناخواردن بنوین، ئەو خەوی کە ئیکەین لە میلەتی ئێمە هەیە تا چەند ڕاستە. طبعا ئەم خەوی کە دوای نیوەڕوان هەیە ناوێکی نێودەوڵەتی هەیە، پیاڵەن سیێستا لە ئیسپانیەوە وەرگیراوە. ئیسپانیەکان یەکەم میلەت بوون بە کەلتور لە دوای نانی نیوەڕۆ نووستون. طبعا ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی دیارە منتیقە گەرمەکان زیاتر وایە، بۆیە بە هەمان شێوە لە ئەمریکا، لە هیندستان، لە چین نووستنی دوای نیوەڕۆان زۆر باوە، تەنانەت لە یعنی لە چاو میلەتی ئەمە زۆر باوتریشە لەوێ. ئەم خەوە مێژوویەکی دوور درێژی هەیە، تەنانەت لە هونەرا بڵاو کراوەتەوە، نەخشەی لەسەر کراوە، شتی لەسەر کراوە، بۆچی خەڵک دوای نیوەڕوان ئەنوێت. ئەوەی کە دەرکەوتووە لایانی زانستیەکەی، هەر کاتێک کە تۆ کاتی نیوەڕۆت بۆ بێ بە تایبەتی خواردنێکی قورس بخۆی وەکو میلەتانی ئەم منتیقەیە، واد لێ ئەکا خۆی ئۆتۆماتیکی خەو بتگرێ، ئەوەی کە پێوترێ یعنی لەنچ سۆمنەلەنس. دوای ناخواردن واو لێ ئەکا خەو ئەوگرێ. ئەو خەوگرتنە زۆر کەس مقاومەی پێکرێ، ئەتوانێت بەردەوام بێ لە ئیشکردن. بەشێکی زۆری خەڵک ئەوێ بنوێ ناچاری. اینجا ئەمە چۆن هاتووە چۆن نەهاتووە وردەکارەکەی تا ئەسا نەدۆزراوەتەوە، بەڵام ئەوەی کە حەقیقەتە واقعە ئەم شتە هەیە. پێش بەرنامە شتێکت بۆ باس کردم، وتت لە چەند جۆرێکی خەوی دوای نیوەڕۆ هەیە. بەڵێوە. جۆرەکانی چین؟ بۆ نمونە لە منتیقەی ئیسپانیا بە یاسا هەیەە زۆربەی زۆری ئەو دایرانەی ئەو بەڕێوەبەراتانی دەوامەکەن ئیلا برێکێک گەیەن بە کارمەندەکە کە تا ئەو خەوە بکات. تەمان ئەمە زۆر کەم بۆتەوە ئێستا، بەڵام ئەوە وەکو کەلتور لە ناویانە هەیە. باشە. ئەوان عادەتەن 20 دقەیەگەنون لە ناو ئەوانە. میسر زۆر ئەم شتە لە ناویانە هەیە، دەوامکردن هەتاوەکو کاژێر 12 بۆ 1 6 سعات دەوامەکەن. دوای ئەوە ئەڕۆنەوە نانەخۆن، ئەنون هەتا 40 دقەیەک، اینجا هەڵەستنەوە بۆ چاخواردن، نەک چاپخوا و اینجا بنوێ وەکو ئێمە. ئەوەی لە کۆڵینەکان دەریان خستووە ئەوەی مسر لە هەمووی تەندروسترە، بۆیە زۆر فرێشی ژەبنەوە، زۆر تازە ژەبنەوە و دوایەوەش ئەتوانێت بچێتەوە سەر ئیش و کار. لای ئێمە کە تقریبەن وەکو هەمان خەوی تورکیا و ئێران و ئەوانەیە، نانی قورسمان لە نیوەڕوایە چا ئەخۆینەوە بەسەریا، جاری وا دوودانە ئەوانە ئەخۆینەوە کە خۆی بۆ ئەوە کراوە چا تۆ ئەکتیف کاتەوە، مێشکە وا بڵین وا لێ بکات بزوێنەر بێتەوە خەو لێ نەکەیە، بەڵام ناتوانین مقاومەی بکەین، ناچار هەر ئەچینەوە بەرەو نووستن. لا ئێمە بەداخەوە تیاتی یعنی بە شوێکی خراپە نیە، وەکو شەو چۆن 6 ساعتە نوێ جاری وایە
نیۆڕوانیش باماشەوەیە. ئەمە لە جۆرە جیاوازەکان ئەوەی ئێمە کەواتە لە هەمووی خراپترە. ئەتوانی وا بڵێ دکتۆر ئاراس لە هەمووی خراپترەوە ئێمە. باشە چی بکەین چی بکەین ڕێگە چارە چیە؟ بۆ ئەوەی تێبگەین ئەمە چۆن چارە سەرکرێ باشە میکانیزمێکیان هێناوە لە هەمووی وازەحترە. ئەڵە مرۆڤ کە بانیان هەڵەسە لە خەو تەمان هەڵسانی خەوی تەندروست یانەوەی کە با بڵین ساعت 7-8 شتێکی پێڵەن هۆمیۆستەیسس بەرگری لەشی خۆمانە پاڵمان پیۆنێتەوە بۆ ناو جێگەکە بنوویتەوە ئەوە هەمومان ئەگەر ڕۆژێک تۆزە خەومان تەواو نەبێ ئەوە هەمان هەیە. ئەم هۆمیۆستەیسە بەردەوام لەسەرمان ئیشەکە سەعاتی یەکەم دووەم سێم وامان لێ کارەمان باتەوە بۆ خەو لە کاتێکە ئێمە لەو کاتاستانی و گەرمی ئیشکردنمانە. باش لە نیوەڕۆیە نان ئەخۆیت ئەو هۆمیۆستا هەر ئیشەکاتەوە هەر پاڵە پیۆنێتەوە ئەڵەوەرەوە کاتی نووسنە. دوای ئەوە شتێکی تر لە جسمی مرۆڤ دروستکرا پێڵەن سێرکەیدیان ڕدم ئەمە نظامی شەو و ڕۆژگۆڕینە. ئەم نظامە تقریبا لە عەسرەوە دەست پێەکە بۆیە کاتی ئەو خەوە دەرکەوتووە سروشتێکی مرۆڤە کە چۆن ئەڵەی ناڵە هەردوو لایەنەکە با بڵێن زویر ببن هەم ئەنوێ خەوێکی بۆ ئەکا وەکۆوەی کە بەیانیان داوای ئەکا هەم خەوێکی کەمە و خۆی ئەکتیڤەکاتەوە بۆ دوای نیۆڕۆ. باشە تەندروستی دەری خستووە سوودی زۆرە سوودی پێویست ناکە لی بترسین بەو خەوی دوای نیۆڕوانە. ئەوەی کە با بڵێن ڕۆبەستە یعنی دەقاودەق دەرکەوتووە کە سوودیەیە سوودی بۆ سیستەمی دڵ و مێشکمان هەیە بۆ دوورکەوتنەوە لە جەڵدەی دەماخ و جەڵدەی دڵوانە کە بە لە 1970 کەمی یەکاتەوە ڕێژێکی زۆرە من 2007 لێ کۆڵینەوەیە کرا و دوای ئەوە دەرکەوتوو بۆ سایکۆلۆژی مرۆڤ زۆر مهمە ئەوە مفشارە دەرونی و کۆمەڵایەتی و ئەخبار و ئیشکردنەوەم شتەکە لە سەرتەبیانیان نیۆڕۆن چۆنەڵێ وەکو فۆرماتێک وایە ئەنویتەوە خۆت حازرەکەیتەوە ئەڵێ ئیسیفادی زۆرە بە پێچەوانی ئەوەی کە باو بۆ ئەوە دەگە نیۆڕۆ بنووی شەو خەو لێ ناکەوێ وانییە بلعکس خەوی شەو تەندروسترە بێ بەڵام بەمەرجێک تۆ بە تەندروستانە بیکەیت. چۆنە تەندروستانەکەی؟ تەندروستەکە ئەوەیە خواردنەکە ڕاستە ناچارە لەوە چێ خواردنی نیۆڕوانمان بەدەر لە کاتی ڕەمەزان قورس بێ بەڵام بە ئەو قورسێ نەبێ بە ئەوەی بەشی دووژەم بخۆیت ئەمە خاڵی یەکەم هەر خۆی سروشتی خۆراکی ئێمە خۆراکێکی قورسە بڕۆکە دوو توارەزەم ئاخرۆخرەوەی لاتەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ 40 ساڵێک پێش تەمەنی منوتەوە وا نەبووە ینی خەڵک خواردنی خواردووە گۆشتی خواردووە برنجی خواردووە بەڵام ڕێژەکەی زۆر کەمتر بووە لە چاو شۆربا و باڵێن سەوزە و ئەوانەیە بۆیە ئەگەر تۆ خواردنێکی تێکەڵی بچووک بخۆیت و تێریش بخۆی کێشەت نەبێ لەگەڵی بتانی دوای ئەوە خەوێکی ئەوەی کە عەرەبیەڵە قەیلولە خەوێکی کەمی بۆ بکەی زۆر ئاساییە 20 دقە تاوەکو 40 دقە لەوە زیاتر نا و دوای ئەوە هەستی تۆ چاپ خۆی باشترە بەو شێوەیە گونجاوترە. باشە بەو خۆراکە کوردەوارێنەی کە ئێستا هەن بۆ نمونە یاپراخە حیاتەکە یاپراخەکە بخۆین و خەوەکەش بکەین بەڵێ چۆن بەڵام لە چوارچێوەی ڕێنمایە تەندروستیەکان نابێت. بەڵێت ئەگەر تو تەماشای یاپراخ بکەیت یەکێک لەو خواردنانەی کە تەمان قورسە زۆر جار سێریەکرێ وایە کە تەنها برنجە و با بڵین سەوزە و ئەوانێ بە زوانیە خواردنێکی قورسە ڕۆنی چاکی تایە جاروای بە گۆژ لێنرێ نانی پێوە ئەخورێ لەبەرەوە ئەکرێ تۆ بیشی خۆیت بەڵام بە ڕێژێکی کەم بێ بە ڕێژێکی زۆر نەبێ 4-5 پارچەیەک دابنی لە قاپێکا و خواردنەکە بخۆی و دوای ئەوە ئەشتوانی وەکو پێوتی نیو سەعاتێ بۆ 40 دقەیە بنویت و هەستیتەوە چەند نیو سەعات تاوکو 40 دقەیە باش لەوە زیاتر نەبێ وانە بێ بە خەوێک ئیتر تۆ بۆ ئێوارە خەبەر بکرێتەوە وانە بێت. باشە بۆ خراپە زیاتر لەوە بخەوین لەبەری لاشەی مرۆڤ وا دروستکراوە ئەو تۆزە خەوی پێویستە کە تۆ زیاتری بیتێ شتێکوانەیە پێڵەن فیزیکەل ئەکتیڤیتی لێڤڵ ڕێژەی جوڵە و سووتانی ئەو خواردنێکی خوین تۆ نابێ وای لێ بکەی ئەوە دامرکێنیتەوە ئەگەر ئەو ئەکتیڤیتی لێڤڵە و کەم بێتەوە هەمووی بێ بە ورگ و بە نەخۆشی لە ئینسانەکەیە بۆیە خەوێکی کەم وەکوتم بۆ تەندروستی دڵت و مێشکت و کەمکردنەوەی سترێس باشترە خەوێکی کەم بکە و دوای ئەوە هەستەرەوە ئەکتیڤەرەوە. نێوانی خواردن و خەوەکە چەند بێت؟ تا ئێستا هیچ شتێک نییە وەکو لێکۆڵینەوە بەڵام ئەوەی دەرکەوتووە منتیقەی خوارەوەی دەرێناوە ڕاستکەیە مەژەگرێتەوە دەست بەجێ دوای ناخواردنەکە ئەنون ئەوەمانێ لە میسر و لە وا باش نییە تۆزە کاتی بدەین باشترە خۆی سپیسێکێ بێ ماوەیەکێ بێ یەکسەر بە دوای خواردنەکان نەنوین باشە لە ئیتاڵیا ئەوانە ناوانە وەکو کەلتور هەیەە دائەنیشێ و دووسێ قسە ئەکا و شتەڵێ ئەومانە و اینجا دەستەکە بەخەوە خۆشەکە. بەڵام ئاگەتان زۆر لەو خاڵە بێت کە خواردنەکەت نابێت قورس بێت دکتۆر زانەر باسی کرد
ئەو خواردنەشکری خۆی نابێت زۆر بێت نێوانێکی هەبێت لەگەڵ خەوتنەکەش نابێت زۆر بێت دەبێت کۆنتترۆلیکەی بۆی کاریگەری خراپیشی بەسەر خەوی شەوت نەبێت دەبێت خەوی شەوت ڕێک بێت من خۆم ئەگەر لە ڕۆژ بخەوم شەو خەوم خراپ دەبێت من ڕۆژانە ناخەوم بەڕای من دەبێت ڕۆژانە خەریکی کاربین نەک خەوتن بەڵام ئەوەی کەستا باسمان کرد ئەو حاڵەتەیە کە هەیە ئەمەش ڕێنمایە زانستیەکان بوون سوپاس بۆ دکتۆر زانیار من زۆر سوود لە پۆستەکانی وەردەگرم کۆمەڵشتی مێژووی زۆر جوان دەنووسێت جگەلەوەی کە هاوکارێکی زۆر باشمانە لە سەرەتای دەستپێکی بەرنامەکانی ڕووداوەوە بۆ بڵاوکردنەوە شاری تەندروستی زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس دەچینە بەشی سێیەم هاتینەوە سڵاوتان لەبێت دووبارە چۆن چاویلکەی دژەخۆر هەڵبژێرین چاویلکەی دژەخۆر چییە سوودەکانی چین جۆرەکانی چین خاستەکانی چین چۆن بزانین ئەو چاویلکە دژەخۆرەی کە پارەی پێدەدەین چاویلکێکی تەندروست و باش و کواڵیتی بەرزە بۆی چاوەکانمان بپارێزێت سەیری ئێرەکە زۆر سپاس دەستت خۆش بێ زۆر سپاس ئەوەی بینیتان پشکنینی چاو بوو زانیار محەممەد ناجی ئۆپتیمێتریستە واتە پشکنەری چاوە دەرچووی زانکۆی پزیشکی تارانە لە هۆرامانی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە هاتووە زۆر سپاس زۆر بەخێر بێ دەست خۆش اینجا شتێکی دیکەش بفەرموو ئێرە شتێکی دیکەش هەیە ئەویش ئەوەیە کە کاکزانیار لە نور ئای سنتەر لە سەبا هۆڵدینگەوە هاتووە زۆر بەخێربەی ئەم پشکینە بۆچی بوو سەرەتا سڵاو و ڕێز بۆ ئێوە و میوانان و بینەرانی بەڕێستان زۆر سپاس کەسێک کە دەیەوێت چاویلکەی دژەخۆر بکڕێت حتمەن پێش هەموو شتێک دەبێت فەحسی چاو بکات لەوانەیە چاوی زایف بێت ئێستا ئەو خاتوونە چاوی لە دوورەوە زایف بوو باشی نائەدی کەواتە ئێمە چاویلکەیەکی دژەخۆری پێدەین کە هەم ڕقەمی ببێت لە دوورەوە باش ببینێت هەم ئەو مواسفاتانەی ببێت لە تیشکی هەتاو بیپارێزێت چاویلکەی دژەخۆر لە تیشکی سەر و بنەوشەی دەمان پارێزێت هەموو چاویلکە دژەخۆرەکانوان یان کۆمەڵی خاست هەیە دەبێ هەیە من یەکەم کە یوڤی بوو دەبێت عینەکی دژەخۆر ڕادەی 98% بەرەوبان ینی 98-99% ئەوە بگرێت باش ینی کەمتر لە 98 عینەکێکی باش نییە باش چیتر خاستێکی چیتری دوو هەم پۆلاریزەیە پۆلارایزد کە خۆر دەدات لە سەتحێکی ساف دەچێتەوە بۆ ناوی چاوی ئێمە ئەو تیشکە ئیزعاجمان دەکات باش مواسفەی پۆلاریزە ئەوە حەزف دەکات باش ئەو تیشکە حەزف دەکات پس بوو بە یوڤی پۆلاریزە و ڕنگ لەسەر ڕەنگیش باس دەکەین باش من چۆن بزانم یەکە لەم چاویلکانە هەڵبژێرم چۆن بزانم کە چاویلکەکە هەردوو خاستێتە باشەکەی تێدایە هەر ئاوا بە چاو دەتوانم بە چاو ناتوانانی نا پۆلاریزەی دەتوانی بەڵام بە چاو نا دەبێت بەم ڕسمە باشە سەر چاوتیخەی شەرحی دەکەم و یوڤیش بە یوڤی چۆن ئەم ڕسمە سوودی چییە ئەم ڕسمە ڕسمی پۆلارایزدە کە عینەکی پۆلاریزە لە چاو دەکەیت ڕسمێکی تر لەوێ دەردەکەوێت بەس بە عینەکی پۆلاریزە دەردەکەوێت ئەگەر ڕسمەکە دەرنەکەوت کەواتە ئەو عینەکە پۆلاریزە نییە شتێک دەرکەوت وەڵا بزانم هیچ دەرنەکەوت
فەرمو. ئەوە دروستە؟ باڵێ بەس کەواتە- ئەوە دەزانی تۆ ئەو عینەکە پولاریزەیە یام نا. باش دەڵێ جنۆکەیە دەرەکەوێت ئەمە پۆلەڕایز نییە نای. ئەمە پۆلەڕایزدە پۆلۆرایز بۆ ئەوانە کەواتە تۆ ناتوانانی بە شەیەکی ئاسایی بڵێ زانی کە ئەو عینەکە ئەمە بزان. واسفاتی دەبێت چییە؟ لەسەر ئەم وێنەیە ئەوە بۆ پۆلاریزە باشە بۆ یوڤیش بۆ یوڤی بەڵێ بفەرمونون لێرە ڕادەی ترانسمیتەنسی یوڤی 15% یعنی ئەو عەدەسە 15% ئەو یوڤە لە خۆی عبور دەدات یعنی 75% دەگرێت ئێمە گوتمان دەبێت لایکەمەکەی 98 بگرێت باش ئەمەیان ئەمەیان عەدەسە سەدا پانزەی لە خۆی تێپەر دەبێت لێ بەڵێ باشە دەبێت سەدا نۆت و ئەمە سەدا هەشتا و پێنجە دەبێت سەدا نۆت و هەشت بێت ئەمە بەڵێ باش 95 بێت نۆت و هەشت 98 بەڵێ باش ئێستا ئەوە ئەمەیان دەرنەچوو ئێ سفر یعنی هیچ ئەمە ببینن ئەم سفرە یعنی هیچ تیشکێکی یوڤی لە مەکتەب لەو سفر عەدەسە- خراپە سفر لە مەکتەب خراپە واتە کەوتویت بەڵام لێرە بەڵام لێرە باش. سفر زۆر باشە ئێ ئەو عەدەسە هیچ تیشکێکی یوڤی لە خۆیەوە عبور نادات هیچ ڕەنگێکیشی نییە کەواتە ڕەنگ پەیوەندی بە یوڤی نییە هەمانش دەتوانین بۆ ئاینەکەکانیش بکەین بەڵێ دانەیەکی ڕەش بەراوردکەین لەگەڵ ئەمە ئەوانەی کە لێرە هێناومانە هەمویان یوڤی دەگرن ئەوەش سفرە زۆر سپاس دەکەم دە خزمەتە زۆر سپاس بە ئامادەبوونێت خزمەت هیوادارم کە لە کاتی پێویستدا چاویلکەی دژەخۆر بەکاربێنن بۆ ئەوی لەم سوودانە بێبەش نەبن بۆ ئەوی کە چاوەکانتان پارێزن ئەمڕۆ ئەوانەی کە لێرە دانیشتون ئاوا بەعاقلی لە شەقراوێەوە هاتوون لە شەقراوێ لە کۆلێژی تەکنیکی شەقلاوە سربەزانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەتایبەت بەشی ڤێتێرنەری هەروەها بەشێکیشیان لە کۆمەڵەی کارمەندانی ڤێتێرنەری لە دەستەی گشتی لە کوردستانەوە هاتبوون زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سوپاس ماندوومان کردن دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەومان تەندروست بن